بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە مێژووی هەڵبژاردنەکانی تورکیا دەکەین لە 20 ساڵی ڕابردوودا کە زیاتر لە 6 هەڵبژاردننی پەرلەمانی و سەرۆکایەتی بەڕێوە چوون باز لە دەنگی لایەنەکان لە هەڵبژاردنەکان دەکەین. بەڵێ لە یەکەمین هەڵبژاردنەوە دەست پێ بکەین لە 2002 کاتنە سەرکاری پارتی داد و گەشە پێدان بوو. دوو پارتی سەرەکی بەشداربوون لەگەڵ سربەخۆکان. پارتی داد و گەشە پێدان لە 34.4 دەنگەکانی بەرەسێنا لە کۆی 550 کورسی پەرلەمان 365 کورسی بەرەسێنا. پارتی دووەم جەهاپا پارتەکەی کەمال کلیجدار ئۆغڵۆ لە 19.4 دەنگەکانی بەرەسێنا کە 177 کورسی پەرلەمانی بوو. پاشان سربەخۆکانیش لە 101 بەرەسێناوە کە 8 کورسی پەرلەمانی بوو. ئەمە هەنجامی هەڵبژاردننی 2002 بەڵێ هەڵبژاردننی 2007 بەم شێوە بوو ئەک پارتی لە 146.6 دەنگەکانە 341 کورسی. جاپا لە 120.9 112 کورسی پەرلەمانی بەرەسێناوە. مەهەپا پارتی بزوتنەوەی نەتەوە پەرست لە 114.3 لە 171 کورسی بەرەسێناوە. سربەخۆکانیش لە 105.2 کە 26 کورسی پەرلەمانیان بەرەسێناوە. من نەخشەی هەڵبژاردننی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا لە ساڵی 2007 بەڵێ. لە ساڵی 2011 بەم شێوەیە بووە. پارتی داد و گەشە پێدان لە 149.8 دەنگەکانی بەرەسێناوە 326 کورسی پەرلەمانیە. جەهاپا پارتی گەلی کۆماری 35 کورسی بەرەسێنا کە لە 126 دەنگەکان بوو. مەهەپا پارتی بزوتنەوەی نەتەوەیی کە دەوڵەت باخچەری سەرۆکایەتی دەکات لە 113 دەنگەکانی بەرەسێنا دەکاتە 55 کورسی. سربەخۆکانیش لە 6.4 کە 34 کورسیان لە 2011 مسۆگەر کردووە. بەڵێ هەڵبژاردننی 2015 هەڵبژاردننی 2015 پەرلەمانی تورکیا دیارە لە 2015 دوو هەڵبژاردن بەڕێوە چوون لە مانگی حوزەیران. هەڵبژاردننی 2015 ئەنجامی دەنگەکان بەم شێوە بوو ئەک پارتی 258 کورسی لە 141 دەنگەکانی بەرەسێنا. جەهاپا لە 125 132 کورسی بەرەسێنا. مەهەپا 80 کورسی بەرەسێنا کە دەکاتە لە 116.3 دەنگەکان. هەدەپەش بۆ یەکەمین جار بەشداری لە هەڵبژاردنەکە کرد 80 کورسی بەرەسێنا کە لە 113.2 دەنگەکان بوو. لەبەرەوەی هیچ کام لە پارتەکان زۆرینیان بەرز نهێنا ناچار بوون کە هەڵبژاردنێکی پێشوەختە بەڕێوەبەرن لە مانگی 11 2015 کە کاتە بەم شێوە نەخشەکە گۆڕا ئەک پارتی توانی لە 149.5 دەنگەکان بەرزبێنێ کە 370 کورسیە لە کۆی 550 کورسی پەرلەمانی کە بووە بە زۆرینە دووبارە. جەهاپا لە 125.3 بەرەسێنا 134 کورسیە. مەهەپا لە 40 کورسی بەرەسێنا لە 111.9. هەدەپا کە پارتێکی کوردی و یەکەم جار بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی تورکیا کرد لە 10.8 دەنگەکانی بەرەسێنا کە دەکاتە 59 کورسی. بەڵێ هەڵبژاردننی دواتر هەڵبژاردننی 2018 هەڵبژاردننی 2018 پەرلەمانی تورکیا نەخشەکەی بەم شێوەیە بووە. دیارە لە هەڵبژاردننی 2018 ژمارە کورسیەکانی پەرلەمانی تورکیا لە 550 زیاد کرا بۆ 600 کورسی پەرلەمانی کە بەم شێوە نەخشەکە پارتی داد و گەشە پێدان دووبارە پلەی یەکەمی بەرەسێناوە 295 کورسی لە 142.6 دەنگەکان. مەهەپا پارتی گەلی کۆماری لە 122.6 146 کورسیە. جەهاپا بەڵێ ئەوە یەکەمیان جەهاپا لە 122.6 146 کورسی پارتی گەلی کۆماری. مەهەپا پارتی بزوتنەوەی نەتەوەیی 49 کورسی لە 111.1 دەنگەکانە. پارتی هادەپ لە 67 کورسی بەرەسێنا لە 111.7 دەنگەکان بوو. ئی پارتیش کە بە سەرۆکاتی مەراڵ ئەکشنەر یەکەم جار و بەشداری هەڵبژاردنەکە بکە لە 100 دەنگەکانی بەرەسێنا 43 بووە خاوەنی 43 کورسی لە پەرلەمانی تورکیا. بەڵێ هەڵبژاردنێکی تریش کاڵبژاردننی سەرۆکایەتی لە 2014 2018 بەڕێوە چوە بەم شێوە بوو. نەخشەی هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان توانی لە 152.6 دەنگەکان بەدەست بێنێت. محەڕەم اینجا کە کاتە کاندیدی
پارتی گەلی کۆماری پارتەکەی کەمال کلیزارۆغۆ بوو لە سەدا 30.6 دەنگەکانی بەرەسێنا سەلاحەدین دەمیرتاش کاندیدی هەدەپە بوو لە سەدا 8.4 دەنگەکانی بەرەسێنا مەراڵ ئەکشنەر سەرۆکی پارتی باش لە سەدا 7.3 دەنگەکانی بەرەسێنا بەڵێ ئەوە نەخشەی ئەنجامی هەڵبژاردنەکانی تورکیا بوو لە 2002 تاوەکو 2023 لە چواردەی پێنجیش هەڵبژاردننی هەم سەرۆکاتی ئەم پەرلەمانی تورکیا بەڕێوە دەچێت بەخوای گەورەتان سپێری